بايدن هشدارية ددل دور مترسية لسر ديمقراسية. أمريكا وهن ولاتن دن كار دكن جبو درخستنا إيران جي كومسيونا جنانا نتوين يكبوي. بشي لقل رودا وكان روني دي سر دجوارين روبروبنا جندلية لعراق. عزیزانم کاتە و گشتکاتێکتان شاد و بەختەوەر بێت ئێرە دەنجی ئەمریکا شاد بووینەوە کە لە کورد کۆنێکشن بۆ جارێکی دیکە هاوکات بەرنامەکانمان لە ڕێی NRTەوە دەتوانن بیبینن و سەکۆی میدیایەکانی ئێمە و سۆشال میدیای ئێمە ئەتوانن لە ڕێی ئەوانشەوە زیاتر بینەری ئێمە بن. سلااوڕێز. بەڵێ جۆ بایدن سەرۆکی ئەمریکا لە ڕۆژانی کۆتایی هەڵمەتەکانی هەڵبژاردنەکانی نیوەی خولی کۆنگرێس هۆشداریدا کە دیموکراسی لە مەترسیدایە داوای لە هەموو دەنگدەران کرد داهاتووی دیموکراسیمان بکەنە بەشێکی گرنگ لە بڕیاری دەنگدانتان و چۆنێتی دەنگدانەکان. بایدن دەڵێت هیوادارم پرسیارێکی سادە لە هەر کاندیدێک بکەن کە ڕەنگە دەنگیان پێ بدەن ئایا ئەو کەسە ئیرادەی ڕەوای گەلی ئەمریکا و ئەو خەڵکە قبول دەکات کە دەنگ دەدەن لە ویلایەتەکەی تەنها 6 ڕۆژی ماوە هەڵبژاردنەکان لە کاتێکدا زیاتر لە 27 ملیۆن ئەمریکی پێش وەختە دەنگیان داوە لە کاتێکدا ئاڵنگاری ئابووری و پرسە سیاسی و کۆمەڵایەتیەکان بوون بە سەنگی یەکلاییکردنەوەی ئەم هەڵبژاردنە. کۆماری و دەموکرات چەند ڕۆژان بەری هەلبژاردنی نێودەمێن ئەمریکایە هەلمەتە خوای لە ویلایەتên سەرەکە خورد دکن. راپرسیەکە نوێ گاڵۆپێک و vê mehê hat belavkirin dibêje 51% ji Emerîkiyan li dor aboriyê bihtir bi komariyan bawer dikin beramberî 41% ku dibêjin ew baweriya xwe bi demokratan tînin. Li gorî rapirsiyeke dina vê dawiyê 82% ji Emerîkiyan dibêjin helawsan an ku înflasyon pirsgirêkeke pir bingehîn e ku divê hikûmeta federal çareser bike. Ji bo zanyariyên bêhtir niha hevkarê me Sêrwan Qeço bi me re ye. Dem baş Sêrwan serkirdeyên her du partiyan di van rojên dawî de çawa li ser van mijarên ku me behsa wan kirî kar dikin. دەم باش صالح بڕاستی ئەف راپرسینێن کو تە بەحساوان کرد ژی بەحسا بابەتێن هەری گرنگ ji بۆ ئەمریکا دکن چەند ڕۆژان بەری هەلبژاردنên حیشتê mijdarêj berwilo hat bala xwe bide di gotara do ya serok Biden de ya ku li nav komîteya niştîmaniya demokratan de pêk hat bi rastî bi giştî behsa wêyekê dikir ku Amerîka heger kongres di destê demokratan dibimîne wê ew karib ejendeya xwe ya baştirkirina rewşa abûriya Amerîka û plana xwe ya binesaziyê baştir bike lê heger kete destê komariya de wê gelek kelem û astengî werin pêşiya wî wî her wiha li ser xaleke gelekî girîng balkişan ser xaleke gelekî girîng salih ew jî ew e ku di dema komariyan de asta tund û tujiyê zêde bûye tundrewî zêde bûye û asta demokrasiyê bi giştî Amerîka demokrasiya Amerîka ketiye jêr metirsiyê de Biden li ser wan yeka bêtir balkişan ser wan xalan li aliyê din jî ji xwe em dibêjin komarî behsa wêyekê dikin ku di van çend salên dawî de pêmanî van her du salên dawî de asta em bêjin rewşa abûrî xerabtir bûye enflasyon gelekî bilind bûye gihiştinê asnê dîrokî û her yek tişt li gor çawa wan dengdarên pêkan dike armanc bikartîne. وەک ئەف چەند ڕۆ ئەم بەحث دکن نوها درۆژێن داوی دە بەرک و هەلبژاردن پێک وەرن صالح هەردوو پارتی کەساتین خۆنی سەرەکە دشینن مەیدانان دشینن قادên کەمپێنان ji ber ku ji bo wan ev yek gelekî giring e gotareke Biden de medît çawa behsa wêkê dike serokê berê Obama çawa behsa van ajendeyên demokratan dikin li aliyê din Trump behsa ajendeyê komariyat dikin bi giştî niha daketiye van xalên serekî ku te jî behs kir di van rapirsînan de derketin. Baş e Sîrwan em dizanin ku li gelek wîlayatan ew dibin li van çar wîlayetên serekeyên ku وەکو ویلایەتên biryarbir di van hilbijartinan da tên binavkirin
روش چاوایە هەلبژارتنی پێشوەخت چاوایە و پێشبینە چت دەبێت درۆژە هەلبژارتنان نوها هجمار نگل کی مزن یعنی وکا سوشی گوت پرانیا خلکه دنگ خودانه یعنی هجمارک مزنش خلکه دنگ خودان بگوره نه پرانیا خلکه لی نوها لسرویه که دمینه کا حتی کیجان راده نلوان ولایتان تنه لی بتایبت لوان 4 ولایتین گوت بحثا واند که آنکو اریزونا و پنسیلوانیا و نوادا و جورجیا او کسین کو هین بریار ندانه و دنگ بدن که نوها دموکرات دبیجن لولایتک وکو جورجیا کو 2020 ده بایدن بدست خست وولایتك كونسرفاتيفه بقشتي وكوماريان بنجها كخول ويدك هي لي قريبون ويك بين او لسر ويك كاردكن كو تشاوا دكارن كسن كو 2020 ده دنگ دانا بايدن وهينجي بريار ندانه كا 2022 ده دوان هالبجارتين ميدترم ده نيفي دمي ودنگي خو بدن كي لاليدن لسر همان بلاني كوماري دبيجن او کسین کو دنگ خودانه ترامپ دنگ خودانه بایدن د 2020 ده هلبجارتنه سروکاتیه خوار بنرم به بایدن چه بسری وی ولاتی آنی به تایبت دوارن آبوری ده یعنی نها هر دو پارتی لسر رجای وان دنگداران دلیزن هیویا وان اوه کو اف دنگدارن کو حتان ها بریار ندانی نجی دنگ دانه و نجی بریار دانه و دنگ بدن کیجان پارتیه لسر وی کی دخبتن صالح بله سیروان قچو سپاس و وانزانیاریان سپاس فەرمانڕەوای کۆمارەکانی فلۆریدا و تەکساس هەوڵ دەدەن ژماری پێوانی ئەو کۆچبەرانەی گەیشتوونەتە سنووری باشووری ئەمریکا بخەنە بەرباز لە کاتێکدا هەزاران کەس بۆ داوای پەنابەری سیاسی ڕەوانی واشنگتن دیسی و نیویۆرک و شوێنەکانی دیکە کراون کە لایەن دیموکراتەکانەوە بڕێوە دەبرێت زانیاری زیاتر لەم ڕاپۆرتەدایە. به هزاران کشبر با اتوبوسان تین باجار نیویورک جبو گلکان رویتی آوان یا امریکا پر دجوار بویه. دارستان پر خراب بو براستی نخوش بو کچا من هما ده چند خنقی لی شکر جخودیره گو ام گشتنه ور پر کس دبیجن کو اف بهیویا جبو جیانک چیتر جبو زاراکن خواه کتنه ری خیالا ما اوکو ام پیش روژک چیتر جزاروکن خوره دسری ده ده پروردهی ده پیدا بکن لونزویلا او شانساکی نادن جبو پیش روژ زاروکن ما والین کماریین باشور دبیجن کو دموکرات و حکمتا فدرال جبو راوستاندنا حاطنا وان کسان پر هول نادن جبر ویکی او دخوازن باله بکشن لسر ویکی بشاندنا به هزاران کشبرن کل پنابری سیاسی دیگرن بو جین کو جهیلا دموکراتان و دین کنترل کرن. امن ایالتک پاراستینه و چیتره گو هون کاربن هرن ایالتک گو پاراستی به و اره امجی بوره ببن آلیکار گو و گوستنا و حسانتر بکن دا گو هون کاربن هرن جهکی باشتر. قصراسپی کماریان تاوانبار دکه که مالباتین کشبر جبو برجوندین سیاسی بکاردینن. جبو بریوبرنا کوچبران شرمه کو والین کماری تولیوی پروژه دبن و کوچبران وکه پیونین سیاسی بکاردینن. سیاست مدارین کماری حول دادن که لسرانسری ولاد بالی بکشینن لسر مجارین که اول حرمه مجول دبن. اف فوتبولک سیاسی او جبو شرمزارکرنا دیموکراتان هاتیه چیکرن یا راست اف پرسکریکه نتوائیه دوی چافکانی جو حکومت فدرال جهر پارزگه وره کو پناخوازان قبول دکه. لباجر نیویورک سیتی هاتنا زیادتری 18,000 پناهخوازان سیستم استرگهان یا هرمی بر بخالا تکچونه و بریه رونشوان هرمی نیرین جدا دیار دکن لسر بریه روبریه دموکرات یا باجر جبو میوانداری کوچبران به تایبت لهن اوتلین بها. امی چبکن گو بهل لکوچیا بمرن او نها لورن جبر ویکی امینه چار بن گو چج دستی ما وره امی بکن گو بوی مسئله یره مجول بن. او بیگومان تفگرین سیاسینه مروین گونتین ولات به بلگه آنجی تخمین دکن به بلگنه و او چافکانین امریکی جخوه کن بکار دینن. گلو تاکتیکا آنیا کوچبران به اتوبوسان دی باندوری لدنگدرین یک آلیکر بکه. دنگدر احتمال کول آبوری آن سوچه بنیرن نه یا کوچبری وکی مجارک بر بچاف لهمبر مجارک گرینگ ددما بریارداینا دنگی خوده. لیبری امریکی لسر صندوقان دنگین خوددن هلوستا پرچبوی یا پارتیان لسر کوچبری و بردوامی زدبونا خاطنا وانده دی وی واتای کو اوی جبو ولاد وکی پرسکرکه که سیاسی بهیز بمینه
جبو ارن رانن روکن اشک دنگ امریکا واشنگتن. برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و بمگرکی ناو اختی چاندو و نرارنگی بمرن. بالیوزا امریکا لنتوین یکبوی راگهاند کو امریکا و ولاتن دن این اندام ده کار بکن جبو درخستنا کومارا اسلامی ایرانی ج کمیسیون جنانا نتوین یکبوی. لیندا توماس گرینفیلد رفتار حکومت ایرانی لهمبر خوپیشاندرین آشتیانه شرمزار کرو پشتراست کر کو امریکا و ولاتن دن اندام پشتوانیا گل ایرانی دکن و گوت پیوسته کاری پشتگیریا وکهویا زایندی و بهس کرنا جنان نی سپارتن بو دولتک اندام کو با آوایکی سیستماتیک جنو کچن خوا تپسر دکه. کمیسیون جنان گروپک جنونرین ولاتن اندامه که تنه بالدکشین سر پیشو برنا وکهویا زایندی و بهس کرنا جنان لگوری نتوین یکبوی. آرمان جاوی پیشو برنا مافی جنان و بلگه کرنا راستیا جیانا جنانه لسرانسری جیهانی. دەسەڵاتدارانی ئێران ڕۆژی چوارشەمە فەرمانی لێکۆڵینەوەیشیان کرد بۆ گرتەیەکی ڤیدۆیی کە تیایدا ئەفسەرەکان بە شێوەیەکی دڕندانە لە خۆپیشاندەران دەدەن کە گروپەکانی مافەکانی مرۆڤ دەڵێن دڕندەی تەواوەتی سەرکوتی پۆلیس لە دژی ناڕەزایەتیەکان ئاشکرا دەکات. لە ئێستادا خۆپیشاندان ناڕەزایەکان وەک گەورەترین ئاڵنگاری بۆ ڕێبەرانی کۆماری ئیسلامی ئێران هەژمار دەکرێت هەر لە دوای شۆڕشی ساڵی 1970ەوە. چالاکوانان دەڵێن بەهۆی سەرکوتکردنی هێزە ئەمنیەکان بەرامبەر خۆپیشاندەران زیاتر لە 270 کەس کوژاون و هەزاران کەسیش دەستگیر کراون کە تومەتبارن. هاوکات پۆلیس تومەتبارە بە تەقەکردن لە خۆپیشاندەران و بەدار و بە چەقۆ و سوکایەتیەکانی دیکە پەلاماری خۆپیشاندان دەدەن. ریبری بلند ایران روجا چهارشنبه سوزدا کو اوی کسین کل گوروی با آلین بیانی را هفکاری کرنه جذاب بکه ده خواپیشاندانین کو ولات تفلهو کرنه. آیت الله علی خامنه‌ای ده آخافتن خویا لطهران ده گوت او دخوازن ملت ایرانی جی همان باورین سرکردین امریکا و بریتانیا و ین وکیوان بپجرین. هلبت ملت ایرانی سیله لدوی وان دان و ده سبروجی ده سیلیان لدوی وان بدن. آخافتن نوی تند دمکی ده که خواپیشاندانین سرانسری ولت لدجی کشتنا جین امینی بردوامن لگوری ریخستن مافی مروفان هزن اولکاریه هول ددن که نرازی بونان بشکینن و وان تانها هری کم 207 کس کشتنه و نزیکی 14,000 کسی گرتنه. لەگەڵ بەردەوامی ناڕەزایەتیەکانی دژ بە حکومەت لە سەرانسەری ئێراندا گروپەکانی مافەکانی مرۆڤ دەڵێن هاوکاتی سەرکوتکردنی خۆپیشاندانەکان و کوشتن و دەستگیرکردنی خەڵک حکومەت لە هەمان کاتدا هەڵمەتێکی چاواشەکاری زانیاری ناڕاستی دەست پێ کردووە وەک هەوڵێک بۆ تێکدانی ناڕەزایەتیەکان. لەم هەڵمەتانەدا خۆپیشاندەران و چالاکوانانی مافەکانی مرۆڤیان لە ناوخۆ و دەرەوەی وڵات کردوتە ئامانج و بۆ ئەو مەبەستەش دکتۆرە فاتیمە کەریمی بەڕێوەبەری تۆڕی مافەکانی مرۆڤی کورد میوانی دەنگی ئەمریکایە. ئەم کاتت باش فاتیمە. فاتیمە خان هەڵبەت حکومەتی ئێران هێڵەکانی ئەنتەرنێت و سەرجەم هۆکارەکانی پەیوەندی و تۆڕە کۆمەڵایەتەکانی لە ناو خۆی وڵاتەکەدا داخستووە. هاوکات لە ڕێی کەناڵە میدیایەکانی خۆیەوە زانیاریەکان چاواشە دەکات و هەڵدەجێڕێتەوە. ئایا ئێران دەتوانێت بەم ڕەفتارانە چاواشەی جیهان بکات؟ قسەکەی وەڕاستە، یعنی ئێران توانوێتی بە قاتکردنی ئینترنێت تا ڕادەیەک لە ئەوەی کە خەبەرەکان بە دەستی ئێمە و بە دەستی وڵاتانی تر بگات توانوێتی تا ڕادەیە کۆنتڕۆل بکات. بەڵام بە بینینی ئەوی دوانە کە ئێمە بە ڕۆژانە ئەیبینین هەرچی حکوومەت دەڕەندەتر ئەبێ سەرکوتی خەڵک زۆرترەکە، خەڵکیش بۆ کەڵکە وەرگرتن لە میدیاکان زۆرتر شارەزا بن. بۆیە هەرچەند ئەمە توانوێتی تا ڕادەیەک
کۆنتترۆلی خەڵکە سەرکوتەکان زۆرتر بکە بەڵام خەڵکیش بە پێچەوانەی حکوومەت توانیانە لەم بوارە خۆیان قویتر بکەن بۆیە بە ڕۆژانە ئێمە خەبەرەکانمان پێگا ویددیوەکانمان پێگا شای ویددیوەکان بە 2 ڕۆژ 3 ڕۆژ یا مەسان بە هەفتەیەک درەنگتر بە دەستی ئێمە بکە بەڵام ئەوەی ڕاستیە کە کۆماری ئیسلامی چیتر ناتوانێت بەو جۆرەکە خۆی ئەیەوێت سەرکوت بکە و چاواشەکاری بکات بۆ نمونە ئەبینین کە ئەڵێ مەسەڵەن بۆ نمونە ژنێک لە مەهاباد کوژرا ئەمە ئێمە نەمان کوشتووە خەڵک درۆکەن میدیاکان درۆکەن ئەمە لە نەو ماڵی خۆی تەقەیدەکراوە بۆ نمونە ئەوەی کە ژنی کورد ئەکوژرێت لەوە کەڵک وەرەگرێت بەوە کە بڵێ ئەم ژنە بەدەستی خانەوادە یا کەسانی تر بەقەیری ئێمە کوژراوە یا زۆر کەسانی تر کوژرا و توێتی ئەمانە زۆرتر لەسەر ژنانیش ئەو چاواشەکاریەکە ئەم ژنانە خۆیانیان کوشتووە ئەمانە خۆپێشاندەر نەبوون بەڵام ئیتر کۆماری ئیسلامی ئەمە 40 ساڵە زۆرتر لە 40 ساڵە خەریکە چاواشەکاریەکە ئەگەر تا ڕادەیەک خەڵک تا ماوەیەک پێشتر باوەڕی بە قسەکانی ئەکرد بەڵام ئەم جارەی خۆپێشاندانەکان نیشانیدا کە ئیتر خەڵک بە هیچ شێوەیەک باوەڕی بۆ حکوومەتە نەماوە ئەم جارە لە هەموو جارێکی تر چاواشەکارەکانیان بۆ خەڵک ئاشکرا بووە بۆ نمونە ئەگەر ئەمەلیاتێکی ترۆریستی کرا حملە کرا بە مزگەوتی شاچرا لە ئێران لە ئەوەڵ واکنشی خەڵک ئەوە بوو کە کاری خۆیانە ینی خەڵک حتا ئەگەر کاری خۆیی نەبێت داعشوتی من بووم بەڵام زۆربەی خەڵک لەسەر ئەو ڕاستیە بوو کە سەر ئەو تاکیدەیە کرد کە ئەمە کاری خۆیانە ویتر ئەو چاواشەکاریانە ناتوانێت کۆماری ئیسلامی وەربگرێت. بەڵێ باشە فاتیمە خان ئێوە وەک تۆڕێکی مافەکانی مرۆڤی کورد چەند سەختە بۆ ئێوە لەگەڵ ئەم چاواشەکاریانەی حکوومەتی ئێران دەستان ڕابگات بە تۆماری کوژراوەکان و بریندار و دەستگیرکراوەکان لە ئێراندا؟ ڕاستیەکەی بڵێم کارێکی زۆر ڕاحەت نییە بۆ نمونە ئێمە تا ئێستاش ئەگەر ئێوە چاو لە ئاماری ئۆرگانیزیشنەکان و ئەسۆسیێشنەکان بکەن کە چەند ئامارەکانن تا ڕادێک جیاوازە لەسەر ئەوانەی کە گیراون لەسەر ئەوانەی کە بریندارن لەسەر ئەوانەی کە کوژراون ئێمە ئامارێکی تایید کراومان هەمومان وەکو یەک ئامارێکمان لە بەردەستان نییە ئەوە خۆی نیشانەدا کە زۆر زەحمەتە بەداخەوە بەڵام خەڵکیش خۆی ئاگا بووە بنەماڵەکان تێن قساکەن هاوڕێکان قساکەن بۆ ئەوەی دروستە ئێمە شاید بتوانین درەنگتر دەستمان بە خەبەرەکان بگا جاروبار بۆ خەبەرێک بەڕاستی ئێمە تووشی سەر ئێشە و زەحمەتە بین بەڵام ئەوەی ڕاستی بێت چ درەنگ بێت زوو بێت ئێمە دەستمان بە خەبەرەکان ئەگاتوە ڕاستیەکان بۆمان دەرەکەوێت. بەڵێ فاتمە ئێران بە تیرۆرکردنی شوناسی کەسایەتی و شێواندنی داواکانی خەڵکی ناڕازی و شێواندنی کەسایەتی کوژراوەکان ئایا دەتوانێت ڕایگشتی چاواشە بکات؟ بۆ نمونە لەسەر کوردەکان ئیسا باسکەین لە ماوەی 40 ساڵە کۆماری ئیسلامی تا وەختێک کوردەکان ئەیانوت ئێمە مافی خۆمانمانەوێت مافی سیاسی و کەلتوری خۆمانەوێت تا کوردەکان کارێکیانە کرد ئەیانوت کە ئەمانە سەر بەخۆخوازن ئەمانە دەیانوێت لە ئێران جیادنەوە ئەیتوانی تا ڕادێکی زۆرێک لە خەڵکی ئێران لەگەڵ خۆیان هاوڕا بکات بەڵام ئەم جارە دیمان ئەوەی کە حملەی کرد بە حزبەکانی کوردستان لە باشووری کوردستان دیمان کە حزبەکانیش هیچ واکنشێکیان نیشان نەدا چون ئەیەویست کە حزبەکان بێن خۆیان تێکەڵکەن بەم کارانەوە بە خەڵک بیسەپێنەکە ئەگەر ئێوە ئەم جارە خەریکن لە کوردەکان حمایەتەکەن بەڵام کوردەکان جیاخوازن بۆیە نەیتوانی ئەم جارە دیمان لە نێو شارەکانی جۆرواجۆری ئێران و کوردستان خەڵک بە ڕاشکاوی خەمی خۆی بۆ کوردەکان و هاوبەستگی خۆی بۆ کوردەکان نیشاندا و ئەم جارە زۆر لە چاواشەکارەکانی کۆماری ئیسلامی نەیتوانی جواب بدات و بۆ خواستەکانیان بۆیە بەڕای من ئیتر ئەمە ئاخرین خەتە ئاخرین دروستە شاید ئەم جارە کۆماری ئیسلامی بتوانێت دووبارە ئەم خۆپێشاندانە سەرکوتکە بەڵام یعنی من لەسەر ئەوە ئیتمینانم هەیە کە ئەم جارێژ نەبێ جارێکی تر خەڵک دووبارە خۆپێشاندانەکان دەست پێ کاتەوە و ئەم جارە وەکو جارانی پێشتر نییە کە خەڵک بڵێ من داخوازیەکم هەیە ڕەفۆرم خوازم ئەم جارە هەمووی خەڵک بە یەکەوە داوای ڕوخانی کۆماری ئیسلامی دەکەن. بەڵێ زۆر سپاس بۆ کاتی پێدبەخشین فاتیمە کەریمی هەربژی. سپاس بۆ ئێوەش. وزیر دەرڤێ ئێرانê roja çarşemê got Êran dê di rojên bê de şandekê bişîne Ajansa Navnetewiya Enerjiya Atomî IAEA li Vîyenayê
د ناو پرسن برفرهن درباره بنگه ناوکین ایران ده. حسین امیر عبداللهیان گوت ام هیویدارن کو اجانسا ناونتویا انرژیا اتمی لگوری لهفکرنن روجن درباسبویی گرانی بده آلین تکنیکی جبو چارەسەرکردنا هن تاوانن کو لدجی کومارا اسلامیه ایران کرنه. امیر عبداللهیان او شیروکر دما کل تهران میوانداریا وزیر دروی سوری فیصل مقداد کرد. گوتو بیجن لسر نوواجاندنا پیمان ناوکیا سال 2015 د ناورا ایران و هیزن جهانی دا راوستیانه د دمکی دا کو ایران هول ده خو پیشاندانن لسرانسری ولید راوستینه. دنگ امریکا جافکانی کا په باوریان و چو آگاهیان برای مالپر و پلاتفورم میدیا جواکیا دنگ امریکا بالا خوب دم پزانین و نوچین جیهانه. حکومەتی نوێی عێراق ڕوبەڕووی چەندین ئاستەنگ دەبێتەوە لەوانە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی هاوکات زۆرێک لە شرۆڤەکارانی سیاسی دەڵێن نەحکومەتی عێراق و نەحکومەتی هەرێمی کوردستانی عێراق ناتوانن بە شێوەیەکی کۆنکرێتی ڕوبەڕووی گەندەڵی ببنەوە. بەڵێن ساڵح بۆ بەڕگەی ڕووداوەکان میوانداری دکتۆر هەردی مێد پسپۆڕی زانستە سیاسیەکان لە زانکۆی سۆربۆن لە فەڕەنسا دەکات. خۆشهاتنەوە بۆ لەگەڵ ڕووداوەکاندا لە عێراق بەردەوام سەرکردە سیاسیەکان باز لە هەوڵەکانیان دەکەن بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵکاران بەبێ ئەوەی ناویان بهێنرێن و لە وتارەکانیشیاندا هەمیشە باز لە بوونی گەندەڵی دەکەن وەک ئەوەی کەس نەیزانی بێ گەندەڵی هەیە. پەتای گەندەڵی کارگەری کردوتە سەر هەموو ڕەهندەکانی ژیان و ئەم پەتایە زۆر کوشندە تریشە لە پەتایی کۆرۆنا. گەندەڵی بۆتە هۆکاری زۆر کێشەی ئابووری و شکۆی دەوڵەتیشی لاواز کردووە و هەژاری و بیەکاری زیاتر کردووە و هەروەهاش دابینکردنی خزمەتگوزاریەکانی لاواز کردووە. حکوومەتی نێوەندی لە عێراق و حکوومەتی هەرێمی کوردستانی عێراقیش هەمیشە باز لەوە دەکەن سیاسەتی چاکسازی پێڕەو دەکەن بە مەبەستی نەهێشتنی گەندەڵی، بەڵام تا ئێستاشی لەگەڵدا بێ هەنگاوێکی ڕژد نەنراوە بە ئاڕاستەی هەر هیچ نەبێت بۆ بەلانی کەم لێسەنەوەی دەسەڵات و دوورخستنەوەی گەندەڵکاران لە پۆستە باڵاکانی حزبی و هەروەهاش حکومیدا. دکتۆر هەردی مێد پسپۆڕی زانستە سیاسیەکان لە زانکۆی سۆربۆن میوانی ئەم هەفتەیە لەگەڵ ڕووداوەکاندایە. دکتۆر هەردی سپاس و پێزانینم بۆ ئامادەبوونت. بەڕای جەنابەت خواستێکی ڕژد هەیە بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی؟ ئەگەر هەیە بۆچی هەنگاوێکی کۆنکریتیمان نەبینی؟ ئەلبەت مەبەستم لە زاخۆ بۆ فاو. بەڵێ ئەم کاتتان باش کاک بڵێن لە ڕاستیدا پرسی گەندەڵی بەرانی کەم و ئەم دە ساڵی دوایی هەم لە کوردستان و هەم لە بەشەکانی تری عێراق بۆتە پرسیشی گرنگ بۆتە یەکێک لە ئەتوانم بڵێم گرێبێکی سیاسی زۆر گرنگ و خواستیشی جەماوەری کۆمەڵایەتی لەسەر واتە هەر لە زاخۆ تا ئەگاتە ئەو پەڕی عێراق خەڵک بەگشتی چەلەکوانی سیاسی چەلەکوانی کۆمەلگای مەدەنی باسی گەندەڵی دەکەن خۆ پیشاندانەکان باس لە دژی گەندەڵی بوونەمانەوەتە لە بنەماوە لە خوارەوە ڕا لە دامێنەوە کۆمەلگا لەسەرەوە ئیشەکە چۆن گەندەڵی ببێ بە پرسیشی گشتی و بەجددی وەربژیرێ بۆیە فشارەکە بە شێوەیەکە کە ترکاوە سیاسەکانش بێن ئەم بەرپرسا ئەقۆستنەوە دەیقۆزنەوە بەڕاستی ئەمە ئێستا کە لە عێراق ڕۆدا هەم لە کوردستان هەم لە بەشەکانی تری عێراق لە بەغا بری ئەتوانین ناوی بنین قۆستنەوەی گەندەڵی لەلایەن گەندەڵکارانەوە خوانەوە ئەنی ئەمڕۆ گەندەڵترین کەس دێت پیا گەندەڵترین پیاوی سیاسی دێت باسی گەندەڵیەکە یعنی زۆر سەریانی ئێمە دۆخێکی زۆر تایبەتدان ئەمڕۆ لە عێراق کەس پرسەکە هەموو لای باسی گەندەڵیەکەن هەر وەکوی بڵین کەس گەندەڵ نابێت لە عێراق ینی لەم پیاوی سیاسی و لەم حزبی سیاسی و بیبیرە هەتا ئەو پەڕی حزبی سیاسی لەم پیاوی سیاسی تا ئەم سەری وڵات هەمیان باسی گەندەڵی دەکەن بۆ لە کۆتاییدا خەڵک نازانێ هەرێ بەڕاستی چێ گەندەڵە
وچێ بەرەنگاری دەوڵەت گەندەڵی دەکاتەوە الحکومەت چکە آخر بەڕاستی گەندەڵی ئەگەر تۆ ئەتوانی ئەتەوێت بەرەنگاری بیتەوە بە بەرنامە بەرەنگاری بیتەوە بێ بەلانی کەمەوە ئەو خەڵکی کە بەرەنگاری دەبێتە خۆیان بەشێک نەبن لە گەندەڵی بەشێک نەبن لەو سیستەمی کە لە دوای 2023ەوە لە عێراق دروست بووە بۆ شتەکان زۆر تێکەڵ و پێکەڵ کراوە بەمەش بە بێگومان بە بەرنامە تێکەڵەکرێ و بە ئامادی سیاسی لە پشت ئەمە بێلەوەی دکتۆر کە گەندەڵی بۆتە چەکێک نارەکان لە عێراقا بەرامبەر بە یەک بەکاری دێنن بۆ نمونە کاتێ پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کێشەیەک دەکەوێتە نێوانیان لاپەڕەکانی گەندەڵی یەکتر هەڵادەنەوە لە بەغدا بە هەمان شێوە با بڵین ئێستای چوارچەوەی هەمانگی لەگەڵ لایەنی سەدردا یەک ئەوی تر بە گەندەڵی گوناهبار دەکات لێرەدا چارەسەر چییە؟ دادگا ئەتوانێت ڕۆڵ ببینێ یان ڕۆڵەکە زیاتر لە لای خەڵکە کە بتوانێت هەنگایەک بەرەو پێش بڕوا بۆ نمونە بە قەناعەتی من هەر وەک بۆ ڕێزت ئاماژەت پێدا ئەمڕۆ لە عێراق هەم لە کوردستان هەم لە بەشەکانی تر وەکو گوتم هەموو لایەک ئەم پرسیان خۆستۆتەوە یانە بە پرسێکی سیاسی ناخوایانەوە بەکاری دێنن بۆ لێدان لە یەکتری بۆیە هیوایشی ئەو تۆ نەماوە کە ئەم پیاوە سیاسیەکان و ئەکتەرە سیاسیەکان یان حزبە سیاسیەکان بێن چاکسازی بکەن لە عێراق ئەوەی ماوەتەوە تاکە هیوایە کەما بێتەوە بەڕای من فشاری کۆمەڵایەتیە خۆپیشاندان و سەرکۆنە کۆمەڵایەتیەکانە کە شێر ئەمە کاریگەری هەبێ و فشار دروستکە و دۆخی بێنێتە پێشەوە کە چاکسازی بکرێ بڕوا ناکەم پیاوانی یاسا وانی کە پیان دەڵن پیشەمەندی یاسایی واتە هەر لە قازی و حاکم و محامی و ئەوانی کە لە ئەمڕۆ لە محکەمەکانیان نوێنەری دەسەڵاتی یاسایین ئەمانە بیان چاکسازی بکەن ڕۆڵی شەوتویان نیە قورسایی شەوتویانی ئاخرا و کەسی کە چاکسازی دەکاوێ هەم پاپشتیشی کۆمەڵاتی بەهێزی هەبێ و هەم سەرمایشی ڕەمسیز بەهێزی هەبێ توانایەوەی هەبێ بەرەنگاری خەڵک پیاوە سیاسیەکان گەندەڵەکان بێتەوە چاکسازی بکەن بۆی بە قەناعەتی من نەدادگاکان توانای شەوتویان نیە نە پیاوە سیاسیەکان بەو شێوە ناتوانن ئەم چاکسازی بکەن تاکە شتێک کە ماوە هیوایەک ماوە لە عێراق بە تایبەتیش نە لە کوردستانە بە قەناعەتی من ئەمڕۆ لە کوردستان شیشی ئەوتۆ ڕوونادا حتا بزوتنەوە جەماوەری و سەرکۆنەکانش لە کوردستان تووشی دۆخێکی زۆر ئەتوانم بڵێم لاواز بوونە زۆر سز بوونە ئەوەی کە ماوەتە ئەمڕۆ لە ناو فەزای شیعە هیوایەکە بێ لەم فەزایەکە بە تایبەتی بزوتنەوەی تشرینیەکان کە خەریکی خوان ڕێکەخان هەرچەند بەداخواانە زۆر دابەش بوونە بە بەدانی کەم بەڕە چوار بەشەوە هیوایەکێ ئەوان لە خدامێنەوە چاکسازی بسەپێرن و کاریشی وا بکرێت لە هەنێ سەر هەر سەکتە چاکسازی بکرێن بەڵێ ئەمە ئەگەر بتوانن دکتۆر هەردی لەگەڵمان بمێنەرەوە دەگەڕێمەوە بۆلات گەندەڵی و نەبوونی خواستێکی ڕشت بۆ چاکسازی تەواوی بەها باڵاکان لە کۆمەڵگەکاندا دەباتە خانەکانی ژێر سفرەوە و کاریگەریەکانیشی هێندە نەرێنی دەبن کە تەواوی ئایندەش دەکەنە تاریکستان و وەک بەرەنجامێکیش وڵات هەرزان فرۆش دەکرێت لە بازاڕی شەرمەزاری بازرگانیەکاندا. دەمەوێت حکومەتی عێراق بەرەنگاری گەندەڵکاران و دزەکان ببێتەوە دەمەوێت بەغدا لە هەموو ڕوویەکەوە ئاوەدان بکرێتەوە و ژێرخانی وڵات ببوژێنرێتەوە دەمەوێت دەرفەتی کار بڕەخسێنێت بۆ ئەو لەشکرە بێکاری هەمانە دەرچووی کۆلێژی یاسامان هەیە ئێستا حەماڵی دەکات. ئەم حکوومەتە درێژکراوەی حکوومەتەکانی پێشووە لەسەر بنچینەی بەشبەشێنەی دزی و جەردەی پێکێنراوە لەبەر ئەوە ناتوانێت هیچ شتێک بکات بۆ خەڵک و خەڵکیش چاوەڕوانی هیچ شتێکی باشی لێ ناکات بۆ خۆم و های دادەنێم حکوومەتێکە ڕەوایی نییە چونکە سەرۆک بژاردەی لایەنەکانە نەک خەڵکی. دکتۆر هەردی گوێمان لە هاوڵاتیانی عێراقی بوو ئەوەی جێی سەرنجە لە دۆسەی بەرەنگاربوونەوەی تێرۆریزمدا بە تایبەتی لایەنەکانی دەسەڵات جا لە هەولێر بن یا لە بەغدا بن هەمیشە کاتێک کە باسی گەندەڵی دەکرێت کە کاتێک پەنجە دەخرێتە سەر کێشە ڕاستەقینەکە خەڵک تۆمەتبار دەکرێت بەوەی کە جێرە شێوێنە خائینە تاوانبارە بۆ کۆمەڵە نازناوی تریشیان پێدەدرێ ئەمە یارمەتی ئەو دەسەڵاتە دارانە دەدا. بگومان نەخێر ئەمە بەڕاستی شتیشی زۆر کلاسیکە ئەمە زۆر کۆنن لە هەر لە ناو عێراق لە زۆر وڵاتی تر ئەمە هەمیشە هەیە ئەمەوانی کە دەستیان بەسەر سەرچاوەکانی دەوڵەتە گرتووە بەسەر سەرمایەکانی دەوڵەت و دەستگاکانی دەوڵەت گرتووە هەمیشە لە وێزەی خەڵکان یانوێ هەر کەسێک بێت
باسی گەندەڵی دەکا کە باسی چەکسازی دەکا باسی واکە کە دۆخەکە بگۆڕی سیستەمەکە بگۆڕی دامەدەستگاکان بگۆڕن ئەمان ئەکەونە ژانی ئەمانەوە یان ئەیان کوژن وەکو کێرعراقەوەدا چەندها چەلەکوانی سیاسی کۆمەلگای مەدەنی ڕۆژنامەنووس بەداخەوە کوژران و یانەوەتە تۆمەتی وایان بۆ دروست دەکەن کە ئەمانە لە دەستی دەریشانە پشتە ئەمانە خاینن نازانم چیام جۆرەشانە بۆ ئەمانە هەم لەلایەکەوە ناشرینیانکەن هەم لامان کەرشاوە دۆخی شیوە دروستکەن کە بیانگرن ئەشکەنجیان بن لە بیرمان ناچێ ساڵی 2019 هەموو گەنجە تشتیانیانەی کە لە بەغا و نەجەف و کەربەلا و ناسڕیە ڕاپەڕیتن کە لە دژی گەندەڵکاران پیانە گوتن ئەولاد سەفارات ناڵەکانی ناڵی باڵوێزخانەکان ئەمە بمانای چی بمانای ئەو بەمانە عمیلی ئەمریکی و فەڕەنسی بریتانی نوهانیانە درێن کە دۆخی وڵات تێکدەن بێگومان بەداخەوە هەمیشە ئەم پرسی خیانەت و دەستی دەریشی و دەستی نازانم چی ئەم جۆرەشانە کۆمەڵە دەستەواژەن هەم لە کوردستان بەکاردێنرێن هەم لە بەغا بەکاردێنرێن لە بەرامبەر هەموو ئەو دروستنەوە کۆمەڵاتیانی کە دەوای چەکسازی دەکەن و ژایەتی ئەم پیاواناکەن کە گەندەڵن دەستیان بەسەر سەرچاوەکانی دەوڵەت تاگرتووە بێگومان لە کۆتاییدا ئەمە خزمەت بە دەوڵەت و پیاوانی دەوڵەت ناکات چونکە ئەمە دۆخێک دەخۆڵخانەی لە کۆتاییدا بەرەو دۆخی شۆڕش دەچی ئەمڕۆ تۆ لە هەر گەنجی عێراقی پرسی بەتایبەتی لە دەرەوەی کوردستان من هیوایشی ئەوتۆن بە کوردستان نەماوێتان ناشارەوە چونکە بزنەوە کۆمەڵاتیەکان لە کوردستان محفوظ بوون ئەوەی کە ماوە تۆ زیاتر فەزای شیعەیە کۆمە لە خۆ دامێنەوە خەریکی خۆڕێخستنە کۆمەلگا ئەوێ کاریگەری لەسەر دەوڵەت و دەوڵەت هەبێ بۆی هیوایەک لەوێ هەیە کە شتێک ڕوو بدات یەکێ لە تایبەتمەندێتەکانی سیاست لە عێراقدا و لە هەرێمی کوردستانیشدا ئەوەیە بەردەوام لە چەقبەستویەکی سیاسیدایە دۆسیەکانی گەندەڵی چەندێک کاریگەریان هەیە لەسەر ئەو چەقبەستنە سیاسیە خۆی بەڕاستی تاوکەری یەکن هەم چاقبەستوەکە ئەو دۆخە چاقبەستوی کە دروست کراوە هەروە دۆخەکە شتێک نییە خۆڕست بێ لە ئاسمانە بۆ ڕوو بێتەوە ئەو خۆدۆخە ئەکتەرە سیاسەکان خۆیان دروستەکەن ئەیان دۆخێکی وا دروستکەن کە تێیدا هیچ شتێک نەگۆڕێ و دۆخەکە بۆ خۆی بمێنێتەوە چکە بەڕاستی کە ئەمڕۆ ئەگەر باسی ئەو چاقبەستوێت چیە چاقبەستوە ڕێ لە چاکسازیەکێ چکە ئێستا ئەگەر من بێنە بەرچاوی خۆت لە بەغا چێ چاکسازی بکە ئەکتەرەکانی چاکسازی چێن هەر کەسێک دەست بۆ چاکسازی بەرێ بێگومان زەرەری بۆ لانیشی تر و ئەکتەریشی تر هەیە کەواتە لە دۆخی شیوادا ئەمڕۆ کەسێک خەڵکێک نییە گروپێک نییە بێن چاکسازی بکەن ناتوانن چاکسازی بکەن یعنی بۆی دۆخەکە چاقبەستووەکەش حیزبەکان خۆیان دروستیان کڕ بەقەت دروستیەکەن و لە ململانی خۆیان ململانیان سێرەکەی سەدرێکان ناڵن ئیتارەکان وەکو پێوی چاکسازیکەن ئیتارەکان ناڵن فلان کەس چاکسازی کە لە بەرەوەی بەرژەوەندەکانی پێتە مەترسیۆم جۆرەشان ئەمە دۆخێکی چاقبەستووە دروستەکە بۆیە دۆخی چاقبەستووی و ئەو گەندەڵیە وابەستەی یەکەن پەیوەندیان بەیەکەوە هەیە بەڕاستی بۆیە جوڵاندی یەکیان ئەباتە مای جوڵانی ئەوەی تریان دەدنا ئەم دۆخەوە خۆی دەمێنێتەوە دکتۆر ئەردی بەداخەوە کاتی بەرنامەکەم تەواو بوو سوپاس و پێزانینم بۆ بەشداریت وەش هەرگیژی ئەلبەتە عزیزانم سوپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویست تا هەفتەی ئایندە و لەگەڵ ڕووداوێکی نوێدا ڕێز و خۆشەویستی بەڵێن ساڵح پەسەند بفەرموون. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. دەوان دەمێن داوێدا سەردانن شاندیین وڵاتیان ئەوروپی بۆ باکوور و ڕۆژهەڵاتی سووریە بۆ باوایکی باڵکێش زێدە بوونە چاودێر دەوێ باوەریە دەنە کۆ گرتنا دۆسەیەن ژن و ماڵباتên داعشê bi vegerandina wan bo welatên wan dê tekazî li ser hewlên dadgehkirina endamên Daişê di zindanan da bike û her wiha fişara ewlehiyê li ser şaneyên razayên rêxistinê li deverê zêde bike. Pemnêrê Melqamişlo raportek amade kiriye.
دماها اکتبر یا در باسبوی ده سردان شاندین ولات اروپیش بو با کروجلات سوریه با آوای کی بالکش زیده بو او جی با ارمان جاگو جنو زاروک المالبات داعش کامپا روجو هوله و گرین ولات وان دستیات کلین در ویا گری دایره و بریا خسر پشتراس دکه گو دماها اکتبر ده ولات اروپی بصدان ولاتین خواج کامپین با کروجلات سوریه در خستنه او وگراندنه ولات وان هفسروک دستیات کلین در و یاری و بریا خسر سوریه خالد ابراهیم دیار دکه گو پیوندین بردوام دنافبرا وان و پرانیا ولاتین اروپی دجبو و گراندنا ولاتین وان هنه في مهدي بيتري سد كس هاتم بقراندن جن زاروك نافد فرنسا ألمانيا كندا استراليا روسيا هنجي هناك دولتي ديجن تكل دارن بدائرة تكليين جدر في يارب بريا خصل باكروجالات سوريا جبو كاربن هناك هم ولاتي خيدني وقارين تشارشوفاك رسمي شخوا شانديك رسمي تي زيارة ربريا خسر دك هندري دائرة علاقات جدر فيدي لغوري هناك بلغهان تيرا الزاروك وجن تين را دسكرن لگوری چعبدیران بویرن ایریشا زندان صناعه یا دسپیکا وی سالی ده و آلوزیا اولهی لهندری کامپا هولی ده و اکتیو بونا شانین داعشی سدمن سرکنکو هشتیه هج پیمانیا ناف دولتی یا شریدیجی داعشی و نتوین یک بوی و ریو بریا خسر فشاری لولاتین اروپایی بکنگو ولاتین خو جباکر رجلاتی سوریه وگرینن رجنموان دلبرین خلو دبیجه گلک فاتکورن سرکه هنه هشتنگو ولاتین اروپی گاوین بلز جبو وگرا ولاتین خو باویجه یک جوان فاکتورا او بهز بونا داعش کو دمن داویده داعش گلکی بهز بود هرمه ده افجی مترسیه کل سر روشا کامپان تایبت کامپا روجو کامپا هول گو مالبات داعش نوا خود دحوینه یاد دو تفجر دیپلماسی یاری بریا خسر لهن ولاتین اروپای گو ابدمک دریج بریا خسر بانگل همو هزی ناف دولتیت که گو کار به پرسکریکا داعش تایبت پرسکریکا هر دو کامپان بینه چارسر کرن شوپینر باور تکن گو گرتنا دوستای جنو بالباتن داعشی به وگراندنا وان جبو ولاتن وان دی به لگو ریو به جبو هولین جار سرکرنا دوستای دادگه کرنا چکدارن داعشی هند زندانان ده هر وهادی فشار اولکاری لسر شانه رخصتنا تروریست بتایبتی لبجاهی عراق و دیر زوری زیده ببه هیانها ده ولاتین خونی داعشی جناوا کامپین روجو هول وگراندنا گو اوجی المانیا نوتو یک زاروکو جن فرنسا 141 زاروکو جن امریکای 26 زاروکو جن کازاخستان 700 زاروکو جن روسیای 238 زاروکو جن بریتانیا 3 زاروکو جن دانمارک 22 زاروکو جن باشور افریقیای 16 زاروکو جن استرالیا 64 زاروکو جن هولندای 41 زاروکو جن وگراندنه لگوری دانین ریوبریا خسر هیانها زیدتری 40,000 چکدار و مالباتین داعشیان دناوا کامپان و زندانان ده هنه گو بیتری 27,000 بیانینه پرانی امان دناوا کامپین روج و هول ده دمینن زانا عمر دنگ امریکا قامشلو پارتیا دموکراتا کوردستان پدکی کو پارتیا دستهلاتدار لهریما کوردستان عراق ایروپین شمه لباجار دهوک 14مین کنگره خو لدار دخه اف کنگر 12 سالان پشتی کنگره پدکی یا 13 تیلدار خستن جوازیا دناورا و کنگره و ین برده چیه و آرمانجال درخستنا و جاری لدهوک چیه جبو شروکرنا و یکی نها رزدار خطاب عمر یاساناسو شروکار سیاسی جدهوک بریاس کایب بمرایه دم باش ما مستخطاب ده انجام و کنگره دا پیشبینیه چه گوهرتنان دناوا پدکی دا دبه؟ بله دم باش رزو سلاف و بینرندگی امریکا گشتی پارتی دموکراتی کردستان 12 سال پشتی دویا با 12 ساله دا پارتی دموکراتی کردستان 3 کنگره انجام دادن بلان پشتی او بهانه این که پارتی دموکراتی کردستان تینه سر در بازبینا 12 ساله دا 12 سال جیله که نوی نوه که نوید ناف سیاست دا پیداد که گورانکارین واسا تین پیش کو بوید نوید هنده گورانکاری دوید ناف دا بهن انجام دانه هل بجارتنا پارتی بود دهوک وکو پارزگاه دو کنگره خوالی انجام بده نشانه هنده کو پارتی دهوک زورترین ریخستنا خوال دهوک بینه زورترین کرسی پارتی هم سر آست عراقی هم سر آست پارلمان کردستان لپارزگاه دهوک پارتی زیده ترتینید جبرنده جیوا کو پارتی الهمی پارزگاه هندی 46 حتی نها او کنگره انجام داین یکم جار دهوک انجام داد پارتی بخواب گرنگ زاند جبرنده جیان بجن پارتی کنگره خواهد بجاره ده پیتویه هنده گورین انجام بدد کل سر ارکن
بەشێک ئەو گۆڕانکاریên ku divêt bikin erkê wê divêt bikin ji ku jîngeha nûke wa belkî wa plana wê karkirinê qebûl naket yên pêşî 12 sala ku kongre encam nede. باش مامۆستا خەتا ببورێزا خەفتنەتە دبرم ینی ئەگەرم بدن بەر چاوان ku بنگەها پارتی دموکراتی کوردستان ینی دهۆک بنگەهەکە گرینگە ji bo Parti Demokratî Kurdistan piraniya kursiyên Parti Demokratî Kurdistan li dihokêne lê hetan hat ev yekem care li dihokê ev yek dibe vê ev pirseke derdkeve pêş û gelo ev xizmetên ku li dihokê dibin li beramber van kursiyên Parti Demokratî Kurdistanin? Bixwe siyaset li Herêma Kurdistanê ku Partî Demokratîk Kurdistan parta yekem yani ji rûyê meziniya xwe ji mara kursiyên xwe ku desalatdara mutleqa dihokê jî xizmeta dihêtkirin beramber wê çendê ku diviyel hemî parêzgeha wekî yekbetkirin lê ewa ku bu dihok têtkirin nûkeda partî pêtivî bî du xaledî encam bide rastî ji berî ku kongreya xwe timamî çitê ku parta yekem e zortirîn çavê ser zortirîn xelek caverî netîceyan jî dimahê ku ew xalenê ku kongre encam bidin lê berî kongre vî encamdana vî kongreyê dihokê partî diviya ba du xala encam bide rastî jî gel xelkê dihok taybetî ku partî bingê xwe zanît yekem ajbûneka komalatî partî çêdbitin vê kongreyê şiya bit endam û kadrên xwe razî bike çiku çendek gorankariyên partayetî vê kongreyê ve diyar bîn taybet jiya konferansên berîngî hatin kirin helbijartinê endamê kongreyê şiya bit ku endam û kadrên partî razî biket belam bawera min ne şiya ajbûneka komalatî gel hawlatiyên dihokê giştî bike çunke siyaset Herêma Kurdistanê rastî jî siyaseteka partiyatî yani sinodarkiriye gelek ji berindê partî ku xwe desalatzan diviya ba berhêngê xelkê dihok weku hawlatî aj bibit gel vî xelkî bo ku bişêt ku çawa endamê xwe razî kirin bişêt xelkekê du jî razî bikit ku باشه مامۆستا خەتاب نەزانم نیشانە بە تشتێکی دیدی ینی ئەو ئاشتیبوون ئەو ئەز نابینم ku girjiyan tiştek li dihokê heye dihok yek ji wa parêzgehê Herêma Kurdistanê ku aramî bêhtir lê heye ku xelkê wê bêhtir berê xwe din em bibêjin edebiyat û tiştên wiha ye ev jî tê wateya yani aramiyek li wê derê heye nizanim tu behsa çi girjiyan dikî ez xwazim pirseke din şte bikim mamoste هفکارê min belên salih berî hema Kurd demekê behsa bi mîvanê xwe re behsa gendelî li Iraqê bi giştî kir Partî Demokratîk Kurdistanî çawa nêzîkî vê mijarê dibe piştî vê kongrê belê xalayekî ku te behs lê kir dihok parêzgeheka bênfire he ya emîn e yanî heta radeyeke asayişeka baştir pêkvejaneka baştir têde heye rast e weku dihok ew ez behs lê dikim rûyê ya siyasiyê wê eger nûke jî xwet ev rûke dî ji ku çavdêriya kongrê partî dikin eş nêzî lêdwanên endamên kongrê yan beşek ji serkirdatiya partî rastî jî diviya partî kadrekî çêket ku nivêsiyên xwe axiftina xwe ne bû partî bikin bû xelkê Kurdistanê bikin mebesta min zêdetir lê ew e ku ajbûna komalatî dema ku kesê siyasî lêdwanekê dide serwextê zelal bû eger gelek bi Kurtî ji ber dema me gelekî kêm behsa gendelî hinekî bikî خب كردستان العراق بشكش عراقي وقندلي جي بارزجين عراقي هيا الكردستان جي تايبات البشر دهوكي بلي دعوة اللي برني دكم مستخطب دما مكيمة خطاب عمر يا سناسو شيرو فكاري سياسي تش بارزجها دهوكي مرا بيجلك سباسي بودماته إسماعيل من داڵێکی خەڵکی عەفرینە خاوەنی پێداویستی تایبەتە لە کەمپی پەنابەرانی شەحبا لەوێ دەژی سەرڕای سەختیەکانی ژیانی بەڵام کەم ئەندامیەکەی نەبووتە ڕێگر لە بەردەم خەون و خواستی خوێندندا بەڵام نەبوونی قوتابخانەیەکی گونجاو بۆ ئەوانەی خاوەن پێداویستی تایبەتن بۆتە ئاستەنگ و ئاڵنگاری فەرموون لەگەڵ ئەم راپۆرتەدا به وانگوتن و داخوازان اسماعیل زاروک 9 سالی که خودی پیوستین تایبته هیوین خواه دین زمان اسماعیل کجدایک بونه دا آستانگبار بویه مرا قاویش خواندنی را پره لیجیانا در به در بونه هر وها نبونا دبستان تایبت به آستانگباران زحمتیان پیدا دکه اسماعیل پر مرقی خواه سر مکتب ابی
معصيمة سبيرة دبي دقوني خديك مداخل داربا كي خلقت كي مكتبة سيركم اشتروا كام مكتبة خوشي مع سولي كي ناشم بسولي دن مع مستوى مع حواري كرن دوتناني برواري عمي بيري أولي كوربن داربا عمي برا عالمين داربا برا سولي دي مع بيرا شون كيف كر داركه خلط شي مكتبة هوت تفي حمو زور زحمتيان لأفروش نبويا كلام لبيش فينا اسماعيل جبوت شوينا رفين خواندنه كما مستين دبستانا قلت نشتا مالاوي دي كافة بيراد بن آلي كار ولبسنه ددن درفت ماجي الفر تنا يقود دبستان صغلام جوان روارن فاكرن بطيبات تجوي تندر روشيد وكي اسماعيل الهمبر بيجي ما ناخذ اسماعيل فيربيني زمان قطب به طيبات زمان خوي ضايك دبينه زارك بتمني ويتن دبستانه فردبن جيانا خبر دوام دكن هنا كي دلويجي پریشان دبه لهمبر في مخص اسماعيل دربازي دبستانه به بمارا اسماعيل بري چوينا دبستانه فدوك بو و پركيم تفلي هفرين خدبو لي درباس بوناوي دناوا خواندنگه دا باندوره که ارینی چیکر نتنت فیربونه دا لدرونیاوی جی 3 سالنا قد دبستان دا فرد به دانن استاندنوی زیاده تربیه دهند رفیق خود برسواده ده آلی زانستی هنکی خود تبلی وانای جیده که شرطو مرجن در بدربونه ین زحمت هر وها نبونا خواندنگه هن طایبت با استنگ باران پری جاران دبره گر لپیش کسین خودی پیوستین طایبت کوک حمو زاروکان بخوینن اسماعیل جی اره تفلی رفن سرطایی بویا لیش بوس بروجه پیوستیاوی به دبستان کجرا و شاویرا گنجاو به هیا نوروز را شدنگ امریکا شهبا لأنقرة جالية كوملايا بيشسازن مادين مشوان و برهمين مشوانية آرماساد و فستیوالا هنگف هاتا لدارخستن باجارين كردان دسري دجي وكو چولك جولمرگ دیلوک سواز شمزینا و باجارين دنين تركيا بشتاري و فستیوال بون پامنر مل أنقرة راپورتك آماده كريه لأنقرة جالية كوملايا بيشسازن ماتريالين مشوان و برهمين مشوانية آرماساد و فستیوالا هنگف هاتا چیکرن باجارên Herêma Kurdan di serî da wek Çewlik, Cûlemerg, Dîlok, Sivas û bajarên din yên Tirkiye beşdarî vê festîvalê bûn. Di nav van hemû hingivan da herî zêde hingivên Çewlikê Angobingolê û Cûlemergê baldikşîne. Qedrî Sadiç bi xwe ji Çewlikê karê mêşvanî û berhemên hingiv dike. Ew demeka dirêje ku bi vî karî mijûle. لی او گاوا بحثا قنجیا هنگوی چولکی دیگه نرینی خواه وهاوه دبیجه. بینگول سدیرا نودو یک چیایه یعنی تیدا زراعت کمه لوما چیچک خو گلک زیدنن هزار را زیتر چیچک هاتیه جمارتن اوا کو میش خودی دکن 2000 را زیتر جامیرن یعنی لوما بینگول هنگوی دا گلک قنجه لگوری دانین رسمی لترکیه 8 میلیونی زیدتر پیتگین میشی هنه و هر سال جی نزدیکی 2 میلیون تن هنگف ته برهف کرن. باجار جولمرگی جی ده برهمین هنگف دا جیکی گرینگ دگره. هنگف جولمرگی لبلندیا 2500 حتی 3000 تیته چی کرن. بس بلندیا چیای جیلو 4335 متره لوی درجی هنگف چیا تیته برهف کرن. ایشی هنگوی دیکم عمل باجار جولمرگی دمینن و عملوی رجیل سر ایشه میشا دخابتن و او ام کداج میشاد بینن ام عینی ویل تسیسا خواجی استفاده دکن و شوی رجی ام هاتینا باجار انقره فوارا آرماساده هم قاتل مشبوینا لتوعیه ترکیه دا هما هنگوی چولکی در ریزا یکمین دایه هلبری هنگف قدری صادچ گاوا گرینگی و رادیا هنگوی چولکی نشاند ده دبیجه د دنیای داجی اف هنگف بناو دنگه سال 2017 دا بینگول Dünya Arıcılık Kongresi Epimondia'da derece düdüya girt.
و ایسال جی لندرا دا دیسا yarışma مسابقه کی ور چه بو بینگول الحمدلله درجه یکی گرت یعنی بو dünya birincisi. Dinav hıngiv da gelek astên ku ji bo tenduristiya mirov bi feydeye hene. Evana sistema parastina mirov dewlemend dike li hemberî enfeksiyonê jî bihêz dike. Hingevê ku li Herêma Kurdan tê çêkirin bêtirê wan bi awayekî sürüştî têne durustkirin. Li ber vê jî ev hingivana him li Tirkiye û him jî li dinyayê ciyên xwe diparêzin. Eyüp Demir, Dengê Amerîka, Ankara. داویا کورد کنکشن بمینن ناف خیر و خوشیت هەر شاد و بەختەوەر بن.